دادگایکردنی پارێزگاری هەولێر لەسەر سکاڵایەکی ستاندەر لە میدیاکان دەنگ دەداتەوە. هرسی گەورە لە دەستوەردانی ئەمنی تورکیا لە عێراق دروست بووە. میدیا شیعیەکانیش نهێنی نوێی جوڵەی سەربازی تورکیا ئاشکرا دەکەن. یەکێتی و پارتی سبەی دەست بە دابەشکردنی کێکی کابینەی گێم لە نێو خۆیان دەکەن و ئاماژەی دواکەوتنی پرۆسەکەش دەردەکەوێت. دوای ئەوەی تیمی سکاڵاکاری دەستگای ستاندەر دوێنێ سکاڵایەکی لەسەر پارێزگاری هەولێر بەهۆی ڕێگری لە ئەنجامدانی خۆپیشاندانێک بۆ نەهێشتنی شەڕ لە فەڵەستین و ڕۆژاوای کوردستان لە شارەکە تۆمار کرد. میدیاکانی کوردستان بە گرنگیەوە ئەو هەنگاویان گوزارش لێ کردو هەواڵەکەیان بڵاو کردەوە. ماڵپەڕی خەندان لەم بارەوە نووسیویەتی لەسەر ڕەتکردنەوەی خۆپیشاندان پارێزگاری هەولێر دەدرێتە دادگا. ماڵپەڕی KNNیش نووسیویەتی پارێزگاری هەولێر لەسەر ئەم کارە دادگایی دەکرێت. چەندین میدیای دیکەش بە شێوەی جۆرا و جۆر گزارشیان لە هەنگاوی بە دادگا گەیاندنی پارێزگاری هەولێر لەلایەن دەستگای ستاندەرەوە کردووە. تیمی سکاڵاکاری دەستگای ستاندەر ئامانجیەتی لە دادگا دەسەڵات تووشی شەرمەزاری بکات بەهۆی ئەوەی بە شێوەی میزاجی و بە ئارەزووی خۆیان بڕیار لەسەر ئەوە دەدەن مۆڵەتی خۆپیشاندان بدەنە چێ و نەیدەنە چێ. بەشێک لە کارناسانی سیاسیشی عەلە عێراق ترسی زۆریان نەجم و جۆڵەکانی تورکیا لە پارێزگا سونە نشینیەکان بۆ دروست بووە. لەم بارەوە کەناڵی ئەلعەهدی سەر بە قەیس غەزعەلی لە راپۆرتێکدا ئاشکرای کردووە تورکیا خەریکی پەرەپێدانە بە گروپێکی میلیشیایی لە پارێزگای نینەوە بە ناوی پاسەوانی نینەوە. بەپێی کەناڵەکە گروپەکە لە ساڵی 2014 لەلایەن ئەسیل نوجێفی پارێزگاری ئەو کات و بە هاوکاری تورکیا دروست کراوە. دەژڵێت زۆرینەیان بە پاسەوان و پێگەی جیاجیا لە حکوومەت موچەیان بۆ بڕاوەتەوە. لەپاڵ ئەوەشدا هێزی دڕعی کەرکووکیش دروست کراوە. کەناڵەکە دەژڵێت سەرچاوەی زانیاریەکانیان دەستگای ئاسایشی نیشتیمانی عێراقە. ئامانجی تورکیاش بەکارهێنانی ئەو هێزانەیە وەک سەرچاوەی هەواڵگری لەو دوو پارێزگایە. سبەی سێشەممە هەردوو مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی لەسەر دابەشکردنی پۆستەکانی کابینەی دێم یەکەم کۆبوونەوەی خۆیان ئەنجام دەدەن. سەرچاوەیەکی یەکێتی لەم بارەوە ڕایگەیاندووە تاوەکو ئێستا دەستبەرداری هەوڵی وەرگرتنی پۆستی سەرۆکی هەرێم نەبووینەوە و یانیش دووبارە پێداگری لەسەر وەرگرتنی ئەو پۆستە دەکەینەوە و لەو قۆناغەش پۆستی سەرۆکی پەرلەمانمان ناوێت لەبەر ئەوەی دەسەڵاتەکانی سنووردارە. یەکێتی هەر لە پێشنیارەکانی داوا دەکات پۆستەکان بە شێوەی خاڵدابەش بکرێت. لە بەرامبەردا پارتی تاوەکو ئێستا سوورە لەسەر وەرگرتنی هەردوو پۆستی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت. لە پاڵیشدا هێڵی سووریش لەسەر وەزیری ناوەخۆ هەیە. لەسەر کۆی پۆستەکانی دیکە ئامادەی دانوستانە لەگەڵ یەکێتی. بەپێی زانیاریەکان ئەگەر یەکێتی هەر سوور بێت لەسەر وەرگرتنی پۆستی سەرۆکی هەرێم ئەگەری زۆرەوە پێکهێنانی کابینەی دێم زیاتر دوا دەکەوێت و ئەگەریشی هەیە بکەوێتە دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە مانگی 11 ئەم ساڵ ئەنجام دەدرێت.